فضيلی کوڕی عیاض زۆر لە مسلمانان ناویان بیستووە. فضیلی کوڕی عیاض 6 مانگ لە مەککە بوو 6 مانگ لە مەدینە، شەو ڕۆژ خەریکی عیبادەت بوو. بەڵام ئەم پیاو چاکە کە عەبدوڵای کوڕی مبارەک نامەی بۆ ئەنێرێ و پێڵێ یا عابد الحرمین لو أبصرتنا لعلمت أنك بالعبادة تلعب، کە نامرابوو بە عابد الحرمین پەرستیاری هەردوو حرەمەکەی مەککە و مەدینە. ئەم فضیلی کوڕی عیاضە جەردە بوو، دز بوو، پیاو خراپ بوو لە شاری ئەبی وەردا، کەس ناگەڕا لە ترسی ئەو لە دوای عەسرەوە سەفەرکە، ئەچوە سەر ڕێگای و ڕوتیە کردەوە. ئەم پیاوە فضیلی کوڕی عیاض ئەڵێ بۆ دزی ڕم کردە ماڵێک، وام گومان برد کە ماڵی دەوڵەمەندێ بێ کەسێ بێ شتێکی لێ بێ، کە چوم سەیرم کرد ژنێک لەسەر بەرماڵە و نێژەکە، ئاڕێکی لە تارمایی مندایەوە هەستی پێکرد کە یەکێک هاتۆتە ماڵەکەی، دەنجی هەڵبڕی و ئەم ئایەتەی خوێندەوە: ألم يأن للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله. أركاتي أو النهات وكساني كإيمان دارا ضريا راتنا لذكر إخوة قربين وبرخوا وما نزل من الحق ربكنا أو حقيق إخوة فرودقار نارجيك إخوة، ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطال عليهم الأمد فقست قلوبهم وكثير منهم فاسقون. يا بوكم كسانا لما كبيامي خوائيان تشتر فيقيشت بو بلام دعي دور لخواء واندمان وتاكو الدريان رقبو زورينيان للرقال هايان داو درچون. فضيلي كري عياض لك استمع شام كرافرتي پیرو ام آياتي واخرند وكأنما تشاي بدري منا همو جانم هات لرزو هات مدري وتم يا ربي خوايا قسم بقوري توبيقكم نيش طاعة عبادة كانم لحرمي كعبيت يا كم ناقرم وسر قناح كردن الله نقرم ولا هجر رفيق كانم هاتم رم كردك كلاويك هستم بتارمایی خلق کرد اسپیان پێ بوو ئێستریان پێ بوو باریان خست بوو جوم لێ بوو یەکێکیان وتی کاکە وەڵا هەر ئەم شەو لێرە بمێنینەوە سەفەر نەکەین بەخوا فضیلی کوڕی عیاض دێتە سەر ڕێمان و ڕوتمان نەکاتەوە کە جوم لێ بوو هەندەی تر ئاگرم تێبەر بوو پەشیمان بوومەوە بڕیاری ئەوم داکەی تر تۆ بەبکەم و واز بێنم و ئەو وازهێنانە گەورەش کە فضیلی کوڕی عیاضی کردەوە پیاوە گەورەیە کە لە دوای خۆی کوڕەکانی خۆی ئەبوورانە لە کاتی قورئان خوێندنی خۆی ئەوەندە پیاو چاک دەرچوو بوو ئەوەندە کاریگەر دەرچوو بوو